سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵە سوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئاڵلقەی پێنجەم. خوێندن لە شاری سنە. دوای کلاسی نۆهەم لە تاقیکردنەوەی خوێندنگای بارهێنانی مامۆستایان بۆ مەدرسەی سەرەتایی لە شاری سنە بەشداریم کرد و لە تاقیکردنەوەکە دەرچووم. ئەو شوێنە شەوانە ڕۆژی بوو، ینی هەر لەوێ کە دەمان خوێند دەژیین. سەرەتا ژیانی ئەوێ سەخت بوو. ئەو ساڵە خوێندکارانێکی زۆر لە شارەکانی تری کوردستان و ئێرانەوە هاتبوونە سنە و لەو مەدرسەیە دایان خوێند. شێوەی ژیان لەوێ بۆ زۆربەمان نامۆ بوو. بۆ زۆر شت سەختیان دەگرت و تەنانەت لە شتی خسووسیشماندا دەخاڵەتی بێجێیان دەکرد. من لە ڕۆژانی پشوودا دەهاتمەوە ماڵی براکانم کە لە سنە دەرسیان دەخوێن. هەموو بەیانیان زوو وەک سەربازخانە دەبوو هەستین و تەخت و جێگاکانمان ڕێک و پێک بکەین. ئەگەر تەختی خەوەکەمان تۆزێک ناڕێک بوایە، بەرپرسەکەمان کە خانمێکی گەڕاوە بوو قسەی ناشیرینی دەکرد. ئەم ژنە زۆر جار بەسەرماندا دەیگوڕاند و بە ئێمە کە 16-17 ساڵمان تەمەن بوو پێی دەگوتین ترشا و گەنیو. دەمەوێ بڵێم کە هەڵسوکەوتی لەگەڵ ئێمە کە قەرار بوو ببینە مامۆستاینەوەی دوا ڕۆژ زۆر دواکەوتوانە بوو. شوێنی نان خواردن لەوێ گشتی بوو، پێیان دەگوت سێلف سەرویس. سەرەتا من و هاوڕێکەم ڕوومان نەبوو بەشە چێشتی خۆمان وەرگرین. بە شەرمەوە یەکێکمان تەنیا یەک بەش خواردنمان دەهێنا و پێکەوە دەمان خوارد. بڕێک لە دەرسەکانمان زۆر بێمانە بوون و پەیوەندیەکی ئەوتۆیان بە کارەکەی ئێمەوە نەبوو. لە ساڵی دووهەمەوە بۆ ڕاهاتنمان کە پێی دەگوترا پراکتیک دەچووینە مەدرسەکانی ناوشار. ماوەیەک دەبوو هەردانیشین و چاولێکەین مامۆستاکە چۆن دەرس دەڵێتەوە. دوای ماوەیەک ئیتر خۆمان دەرسمان دەکوتەوە. کاتی پشوو بەتاڵی کە دەهاتمەوە ماڵێ خۆشترین وەختی من بوو. من و براکانم ئیتر تەنیا هەر خۆشکوبرا نەبووین، بەڵکو هاوڕێ و هاوبیری یەکتریش بووین. قسە و باسی سیاسیمان دەکرد و لەگەڵ هاوڕێکانی تریش یەکترمان دەدیت. ئەو کاتە من و ئەمین، عەبا، ماجید، نەسرین، فەریدە و جەمیل زەکەریایی زۆر جار یەکمان دەبینی. لە کۆبوونەوەکاندا کتێب و نووسراوەمان وەردەگرت و دەمان خوێندنەوە. کتێبەکان یان لەسەر خەباتی وڵاتانی تر وەک چین، ڤیەتنام، ئەلجەزایر و فەلەستین بوون، یان کتێبگەلی وەک دایک، دوور لە نیشتمان، پێداگۆژی مەکارینکۆ و کتێبی نووسەرانی ئێرانی وەکو سەمەد بێهرەنگی و مەنسووری یاقوتی بوون. گەشەپێدانی وشیاری سیاسی خۆمان یەکێک لە ئەرکەکانمان بوو. تێدەکۆشاین هاوڕێی تازە پەیدا بکەین و هاوکات لە هەوڵدا بووین پەیوەندیەکی زۆرترمان لەگەڵ خەڵکی هەژار هەبێت تا بتوانین لەگەڵیان قسە و باس بکەین. ئەو کات ئەمینی برام لە ناوچەی مەریوان و نەسرین لە دێهاتی ناوچەی دیواندەرە مامۆستا بوون و لەسەر پەیوەندی خۆیان و خەڵکی ئەو دێهاتە قسەیان بۆ دەگێڕاینەوە و گفتوگۆمان لەسەر دەکرد. لە کۆبوونەوەکاندا هێندێک جار ڕەخنەمان لە کار و تێکۆشانی خۆمان و لە یەکتر دەگرت. ئەو ساڵە دوو مەسەلەی گرنگ ڕوویاندا کە زۆر بوونە بابەتی قسە و باس و لێکۆڵینەوە. یەکیان گیرانی کاک فوئاد شوعەیبی زەکەریایی و ژمارەیەکی تر لە هاوڕێیان بوو. زۆرمان باسی ئەوە کرد کە ئەگەر ساواک بە کار و پەیوەندی ئێمەی زانی چی بڵێین و چۆن جواب بدەینەوە کە گرفتێک بۆ گیراوەکان ساز نەبێت. مەسەلەی دووهەم کێشەیەک بوو کە من و فەریدە لەگەڵ بەرپرسی مەدرسە بوومان. ئێمە ڕۆژێک بۆ گرتنی کۆبوونەوە مەدرسەمان جێهێشت و هاتینەوە بۆ ماڵەکەی خۆمان. ئەو ژنە کە هەمیشە لە بیان و دەگەڕا بەوە دەزانێت کە ئێمە دوای جێهێشتنی مەدرسە پێکەوە چوینەتەوە ماڵێ. ڕۆژی دواتر کاتێک چوینەوە بۆ مەدرسە لە بەرچاوی هەمووان زۆری سوکایەتی پێکردین. شکی کردبوو لە هۆی پێکەوەبوونی من و فەریدە، بەڵام هیچ بەڵگەیەکی بەدەستەوە نەبوو. لەبەرەوە بە ئەنقەس دەیهەویست تۆمەتی ئەخلاقیمان بۆ هەڵبەستێ تا بەو شێوەیە بتوانێ بێحورمەتیمان پێ بکە. بە منی دەگوت تۆی دێهاتی کە هەر لەسەر کانی خۆت شۆردووە،
ئێستا کە هاتوویتە شار چاوت کراوەتەوە؟ دەیپرسی لەبەرچی فەریدە چووەتە ماڵێک کە کوڕی گەنجی لێ بووە. تۆمەتی ئەخلاقی بۆ کەسانێک کە کاری سیاسیان دەکرد باو بوو. ژنێکی دیکە کە جێگیری بەڕێوەبەری مەدرسەکە بوو بە منی کوت لەم مەدرسەیە دەرتان دەکەین. بە ئارامی وەڵامم داوە و کوتم بۆ من زۆر گرنگ نییە لەم مەدرسەیە دەرم بکەن. ئەویش بۆ خۆشیرینکردن ئەوەی بۆ بەرپرسی مەدرسەکە گێڕابووەوە کە بووە هۆی تووڕەبوونی زیاتری ئەو و هاتوو بەسرمدا قیژاندی و کوتی یانی چی بۆت گرنگ نییە کە دەرت بکەن؟ دیارە نیگەران بووین و نەمان دەزانی چی بکەین. فەریدە تەلێفۆنی بۆ بێجەتخانمی دایکی کرد. ئەویش هات و زۆر لە بەرپرسەکەمان تووڕە بوو، کوتی ئێوە سوکایەتیتان بە کچی من کردووە و دەبێ هەر ئێستا پەروەندەکەی فەریدەم بدەنێ. من کچی خۆم لەم مەدرسەیە لا دەبەم و دەچم شکایەتتان لێ دەکەم. هەروەها پێکوتن کە ئێمە لەگەڵ بنەماڵی مەلەکە خزمین و هەموو هاوینان منداڵەکانی من لە ماڵی ئەوانن یان ئەوان دێنە ماڵی ئێمە. بەهاتنی بێهجەتخانم وەزعی فەریدە باشتر بوو، بەڵام من لە دەست ئەو ژنە هەر نەحەسامەوە. ئەمجار تونتر هێرشی دەخستە سەر من. لە زۆر شوێن کوتبووی مەلەکە توودەیە، خەریک بوو وەزعەکە لەوە خراپتر بێت کە من هاتمەوە ماڵێ و لەگەڵ کاک فواد قسەم کرد و بەو ئەنجامە گەیشتین کە ئەو بێت بۆ مەدرسە و قسەیان لەگەڵ بکات. کاک فواد هات و زۆر بە توندی لەگەڵیان جوڵاوە. بەرپرسەکەمان کە هیچی پێنەما بوو لە داخان ئەوەندە بە تووڕەیەوە دەستی بە سەرمێزەکەدا کوتا کە شیشەی سەرمێزەکەی خۆی شکا و دەستیشی بریندار بوو. کاک فواد پێش ڕۆیشتنی لەبێ پێیکوت من دیسان دێمەوە بۆ ئێرە و بۆت نییە ڕەفتاری وا لەگەڵ هیچ کەس بکەیت. بەداخەوە دروست ڕۆژی دوایی کاک فواد گیرا و بردیان بۆ زیندانی تاران. من مامەوە و ئەو ژنە دەردی دامێ. دەستگیرکردنی کاک فواد. کاک فواد دوای تەواوکردنی سەربازی لە هونەرستانی سەنعەتی سنە وەک مامۆستا دەستی بەکار کرد. ئەو کاتە زۆربەی خوێندکارانی هونەرستانی سەنعەتی کە لە بنەماڵەی هەژار و کەمداهات بوون دەیان هەویست دوای تەواوکردنی خوێندن بۆ یارمەتیکردنی ماڵی بنەماڵەکەیان لە زووترین کاتدا لە شوێنێک دامەزرێن و کارێک دەست پێ بکەن. بۆ کاک فواد ئەو کارە دەرفەتێک بوو بۆ پەیوەندی لەگەڵ گەنجانی سربەچینی هەژار و دەستەنگ. لە سنە لە گەڕەکی ئاغازەمان ماڵێکی بەکرێگرت و هەمومان زۆر خۆشحاڵ بووین کە لە سنە و لە لای ئێمە دەژیا. بەتایبەت دایکم زۆر بەوە خۆشحاڵ بوو کە کاک فواد کاری تازەی دەست پێ کردووە و پێیوا بوو ئیتر ژیانی سەر و سامان دەگرێت. لە پێشدا لە پێداویستیەکانی ناوماڵدا زۆر شتی بۆ ماڵەکەی نارد و پاشان لەو پەڕی دڵخۆشیدا هاتبووە مەریوان کە لەوێوە بچێتە سنە بۆ ماڵی کاک فواد. بەڵام بەداخەوە ئەو ئاواتەی بەدی نەهات و هەر لە مەریوان خەبەری گیرانی ئەوی بەگوێ گەیشت. ئەو ساڵە 1353 هەتاوی واتە 1974 زاینی ڕێکخراوەکەی کاک فواد و هاوڕێیانی کەوتە بەرهێرشی حکوومەت و زۆریان دەستگیر و زیندانی کران. بۆ کاک فوادیش چاوەڕوان کراو بوو کە بگیرێت. 2 یان 3 حوتو بوو کە کاری دەست پێ کردبوو کە ڕۆژی 28 ڕەزبەر گروپێکی ساواک چبوونە سەرکارەکەی و لەوێ گرتبوویان و هەر ئەو ڕۆژەش بەڕێیان کردبوو بۆ تاران. پیاوانی ساواگ ئەمجار چبوونە ماڵەکەی و بە تەمای دۆزینەوەی بەڵگەی کاری سیاسی پشکنینیان کردبوو، بەڵام هیچیان دەست نەکەوتبوو. ئەمین کە بە شوێنی نووسراوە و کتێبە نەهێنیەکانی کاک فوادی دەزانی هەرکە بیستی لەسەر کارگیراوە خێرا چبووە ماڵەکەی و هەموو شتەکانی ڕاگوێز کردبوو. دایک و باوکم خێرا بەرەو تاران وەڕێکەوتن بۆ ئەوەی بزانن لە کام زیندانە. دوای هەوڵێکی زۆر و دوای ئەوەی کە دەست و داوێنی زۆر کەس بوون لەیان معلوم بوو کە لە زیندانی کۆمیتەی هاوبەشی ساواگ زدی ئیتلاعات و ژاندارمەریدایە، واتە کۆمیتەی مشتەرەکی ساواگ زدی ئیتلاعات و ژاندارمەری. ئەو کەسانەی وا سیاسی بوون و دەگیران لە پێشدا لەوێ زیندانی دەکران. چەند مانگ دواتر کاک فوادیان بردە زیندانی قەسر و لەوێ حکمی 4 ساڵ زیندانیان بەسەردا سەپەن. نەیان هێشت وەکیلی بۆ بگرین و ساواگ وەکیلی دیاریکراوی خۆیانی بۆ گرتبوو.
وەکیلەکە ناوی ئاغای نیابەتی بوو. لە دیدارێکدا بە باوکمی کوتبوو ئەو دفاعیەی فوئاد لەسەر خۆی نووسیوێتی ئەوەندە ڕێک و پێک و بەجێن ئەگەر لە ئێران نەبوایە دەبوو نەک هەر سزان نەدرێ بەڵکو خەڵاتیشی بکەن. ئەو ساڵە ساڵێکی ناخۆش بوو. کاک فوئاد و شوعەیب و زۆر لە هاوڕێیان گیران و ئەشکەنجەکران. نیگەرانی چارەنووسی ئەوان بووین. ئێمەش لە مەدرسە بەدەست بەرپرسەکانەوە هەر ئازارمان دەکێشە. شایانی باسە هەر لەو مەدرسەیە مامۆستایەکمان هەبوو بە ناوی ئاغای مەحیەی موحی کە زۆر ئینسانێکی سیاسی و تێگەیشتوو بوو و زۆر یارمەتیداین. دایکم بۆ دیداری کاک فوئاد هەر لە هاتوچۆدا بوو. دوای بڕینی ڕێگایەکی دوور و درێژ لە ئەڵمانەوە بۆ تاران و ماندووبوونێکی زۆر تەنیا 10 دقیقە دەرفەتی چاوپێکەوتنی پێدەدرا. ئەو کات تەنیا لە نەورۆزاندا ئیجازەی چاوپێکەوتن بە خوشک و برادەدرا. دایکم باسی دەکرد ئەو سەردەمە کە دەچووە چاوپێکەوتنی کاک فوئاد تاڵ تاڵ قژەکانی سپی ببوون. ژنێکی پاسەوان کە پێش چاوپێکەوتنەکان دایکمی دەپشکنی کاتێک قژی لول و ڕەش و سپی دایکمی دیتبوو پرسی بووی چۆن ئەو قژەت ئاوا جوان لول و ڕەش و سپی کردووە. دایکم وەڵامی دابووەوە زیندانی قەسر قژی منی وا لێ کردووە. مامۆستایی لە ئاوایی مەڕگ. ساڵی 1354 هەتاوی واتە 1975 زاینی لەبەر ئەوەی کە ساڵێک تەمەنم کەم بوو دوای گیر و گرفتێکی زۆری ئیداری و زیادکردنی تەمەنم ئەو جار توانیم ببم بە مامۆستا لە ئاوایی مەڕگ. لەوێ بووم بە هاوکاری ئەمینی برام کە ماوەیەک بوو لەم دێیە مامۆستا بوو هەر لەبەرەوە خەڵکی مەڕگی دەناسی. ڕۆژی یەکەمی دەست بەکاربوونم ئەمین کوتی ئەمڕۆ هەر بۆ خۆت بچۆ کلاس و دەرس بە منداڵەکان بڵێ. تۆزێک پێم سیر بوو بەڵام هیچم نەکوت. مەدرسەکەمان لە مزگەوتی دێیەکەدا بوو. چوومە کلاس و خۆمم بە منداڵەکان ناساند و داوام لەوانیش کرد خۆیان بە من بناسێنن. لەو وەختەدا 2 کوڕی گەنج هاتنە ژوورێ و لە تەنیشت پەنجەرەی دیوەکە دانیشتن. پێم وابوو ئەوانیش خوێندکارن بەڵام تەمەنیان لەوە زیاتر بوو کە خوێندکار بن. بیرم بۆ ئەوە چوو کە لەوانەیە درەنگ دەستیان بە خوێندن کردبێت. پرسییم ئێوە ناوتان چییە و جێگاتان کامەیە و بۆ لەوێ دانیشتون؟ کوتیان ئێمە خوێندکار نین. پرسییم ئەی بۆ هاتوونەتە ئێرە؟ کوتیان پێمان خۆش بوو بینە ئێرە. چووم دەرگام بۆ کردنەوە و کوتم فەرمون بۆ دەرێ. بەلالوتی هەستان و چوونە دەر. ئەو ڕۆژە کە یەکەمین ڕۆژی کارم بوو زۆرم دڵەڕاوکێ هەبوو. هاتنی ئەم 2 کەسەش عاجزی کردبووم. دوای تەواوبوونی مەدرسە چوومەوە ماڵێ و لەگەڵ ئەمین لەسەر ئەم چەشنە ڕووداوانە بە تێر و تەسەلی قسەمان کرد. هەروەها لەسەر ڕەفتاری خۆمان لەگەڵ گەنجەکانی ئاوایی و بیرروبۆچوونی ئەوان سەبارەت بە ژن و هەڵسوکەوتی خۆمان لە دێیەکە زۆر دوین. ئەوە یەکەم جار بوو کە کچێک وەک مامۆستا دەچووە ئەو دێیە. لەبەرەوە بۆ ئەوان بڕێک غەریب و نامۆ بوو. پاییز هات و کارگەلی دەشت و مەزرا تەواو ببوو. خەڵک لە مزگەوت کۆ دەبوونەوە و ئیتر ئێمە نەمان دەتوانی مزگەوت وەک مەدرسە بەکاربێنین. دیوێکمان لە ماڵی دەروێش عەلی مەعروفی بەکرێگرت و هەردووکمان لەو ژوورەدا دەرسمان دەکوتەوە. ئاسان نەبوو 2 مامۆستا لە یەک ژووردا هاوکات دەرس بڵێنەوە. کلاسەکانمان بەش کردبوو. کلاسی 5 و 3 بۆ من و کلاسی 1 و 2 و 4 بۆ ئەمین. ئەوە یەکەمین ئەزموونی کاری ڕاستەوخۆی من لە ناو خەڵکی زەحمەتکێشدا بوو. ئەگەرچی هێشتا زۆر شتم نەدەزانی بەڵام بەڕێنوێنی و یارمەتی ئەمین باش بەرەو پێش دەچوو. خەڵکەکە ئێمەیان دەناسی و باوەڕیان پێمان بوو. لەسەر زۆر لایەنی ژیانیان قسەمان لەگەڵ دەکردن. هەژاری خەڵک و هۆیەکانی مافەکانیان و بێبەشبوونیان لەو مافانە زۆڵم و زۆری حکوومەت و بە کورتی ئەوەی بە گرنگمان دەزانی لەگەڵمان باس دەکردن. لەگەڵ خەڵک بە تەواوی تێکەڵ ببووین و هاتوچۆی گەرم و گۆڕمان هەبوو. لەگەڵ خاوەن ماڵەکەمان سەلمە و سابر زۆر بینمان خۆش بوو. تێکەڵی ژیانی ئەوان ببووین و وەک کەسوکاری یەکتر هەڵسوکەوتمان دەکرد. لە کاری ناوماڵ و ئاوهێناندا یارمەتیم دەدان. پەیوەندیەکەمان وابوو کە متمانەیان پێدەکردین باسی ژیانی خۆیانمان لەگەڵ بکەن.
لەناو دێدا بنەماڵەیەک هەبوون لەگەڵ زۆرینەی خەڵکی دێکە نێوانیان ناخۆش بوو، سەر بە ساواک و شێخ بوون، لەسەر مەسەلەی زەوی کێشەیان هەبوو. ئەو بنەماڵەیە هەوڵیان دەدا کە ئێمە دژ بە خەڵکی دێکە لەگەڵ ئەوان بین. کاتێک دیان ئەوەیان بۆ سەرناگرێ دەستیان کرد بە دژایەتی کردنی ئێمە. نامەیان بۆ باوکم نووسی و شکایەتیان لە ئێمە کرد. ئەمجار شکایەتیان لێکردین کە ئێمە لەو خوراکەی وا حکوومەت دەینێرێ کە بدرێ بە خوێندکاران دەدزین و هەروەها بە جلوبەرگی کوردیشەوە دەچینە مەدرسە. لەسەر ئەوەش کەوتینە بەر لێپرسینەوەی ساواک. ئەو ساڵە دوو ڕووداوی ناخۆش لە دێکە ڕوویاندا. کوڕێکی گەنج ناسراو بە حەمەخەیات لە کاتی جووتکردندا تەراکتۆرەکەی وەرگەڕا و خۆشی کەوتە ژێری و فەوتی کرد. هەمە ئینسانێکی دڵسۆز و چاکەکار بوو، خەڵکی دێکە خۆشیان دەویست. ئێمەش لەو کاتەدا زۆر بەدەمیانەوە بووین و ئەوەی لە دەستمان هات کردمان. خەڵکی دێکە هاوخەمی ئێمەیان بەلاوە گرنگ بوو. ڕووداوی دووهەم بنەماڵەیەک بوون، پیاوەکە ناوی تەوفیق و ژنەکە ناوی خەدیجە بوو. ئەو خێزانە زۆر فەقیر و نەدار بوون و 5-6 منداڵیان بوو. خەدیجە خوشکی یەکێک لە دۆستە نزیکەکانی ئێمە بە ناوی کەریم بوو. شەوێک لە ناکاو کەریم بانگی کرد: کاک ئەمین، فریام کەون کە خوشکم زۆر نەخۆش و هیلاکە. ئێمەش خێرا خۆمان گەیاندە ماڵەکەیان. خەدیجە بێهۆش کەوتبوو. منداڵەکان کە ئێمەیان دیت، یەکیان کە کچێکی 5 یان 6 ساڵان بە نێوی نەهیە بوو، ڕووی لە دایکی کرد و بە دەنگی بەرز کوتی: دایەگیان هەستەوە، کاک ئەمین و دادەمەلەکە هاتوون بۆ ماڵمان. ئێمەش داما بووین لەبەر ئەوەی کە هیچ نەمان دەزانی بۆچی وای بەسەر هاتووە و نەخۆشیەکەی چییە. دڵم گوشرا. بەو شەوە نە دوکتور هەبوو، نە دەرمان و نە هیچ وەسیلەیەک بۆ چوونە شار و هێنانی دوکتر. کە چاوم لەو منداڵانە دەکرد ئاوا فەقیر و بێدەرەتان، ئاگل لە ناخی دەروونم بەردەبوو. بۆ ئەوەی ئینسان تێبگا کە ئەو ماڵە چ ژیانێکی تاڵیان هەبووە، دەبوو لەو کاتەدا لەلایەن بوایە. من ئێستا هەرچیەک بنووسم ناتوانم ئەو دیمەنە بخەمەوە بەرچاو. بیرم بۆ ئەوە چوو کە لەوانەیە بە نەخۆشی هیچی نەخوارد بێت. سێوێکم ورد کرد و بە زەحمەت کردم بەدەمیەوە. دوای قەدەرێک چاوی هەڵێنا. بۆ هەمومان دەرکەوت کە بێجگە لە نەخۆشی برسیش بووە و هۆی بێهۆشبوونی برسیەتی بووە. ڕۆژی دوایی ئەمین و کەریم بردیان بۆ مەریوان بۆ لای دکتۆر. نەخۆشیەکی سەختی هەبوو کە هیچی بۆ نەدەکردرا و ئیتر هێنایانەوە بۆ ئاوایی. چەند جاری تریش چوون بۆ لای و چێشتم بۆ ساز کرد. چەند ڕۆژ دواتر شەوێک درەنگانێک دیسان کەریم بانگی کردین و کوتی: خوشکم مرد، بەدادم بگەن. کاتێک گەیشتینە ناو ماڵەکە، هەموو منداڵەکان لە تەرمەکەی دایکیان هاڵا بوون و دەگریان. یەکێک لە کچەکان کوتی: باوکم کراسێکی کڕی بوو بۆ دایکم، بەڵام دایکم لەبەری نەکرد و مرد. ئای دایەگیان، بە قوربانی کراسە جوانەکەت بم. ئەوە یەکەم جار بوو تەرمی مردوم دەدی. نەمدەزانی چ بکەم. خەڵکی دێکە هاتبوون و بەشداری غەم و پەژارەی ئەو بنەماڵەیە بوون و کوتیان دەبێ مرد و شۆر بێت، بیشۆرێت و بیبەنە مزگەوت تا سبەینێ بینێژن. 3 جار چوونە شوێن مرد و شۆری دێکە نەهات. مرد و شۆر ژنی ئەو ماڵە بوو کە ناکۆکیان لەگەڵ خەڵکی دێکە هەبوو. ئەم خێزانە کە مردویان لێ مردبوو ڕەشایی بوون و لە ناخۆشی و کێشەی ناو خەڵکەکەدا هیچ تێکەڵ نەبوون، بەڵام چونکە خێزانێکی زۆر هەژار و نەدار بوون، ئەو ماڵە حازر نەبوون مردویان بشۆرن. تەرمی دایک لەبەردەستی منداڵەکاندا بوو. دیمەنێکی زۆر دڵتەزێن بوو. مقۆمقۆ دەستی پێکرد کە چی بکەین. ئەوەندەی دیکە ئەو وەزعە ئازاری دەدام. لەگەڵ کەریم قسەم کرد و کوتم من حازرم بیشۆرم. گرفت ئەوە بوو کە دەبوو بە دەستوری شەرع بشۆردرێت و من نەمدەزانی. قسەمان لەگەڵ پیاوی ماڵەکە کرد کە بچێ لە مەلا بپرسێ. ئەویش چوو شێوەی شۆردنەکەی لە مەلا پرسی. لەگەڵ 2-3 ژنی تر چوین. دوای ئەوەی ئەومان هێنا گەرممان کرد و دەستمان بە شۆردنی تەرمەکە کرد. ئەو کارم ئەوەندە بۆ سەخت بوو، کاتێک دەستی خەدیجەم بەرز دەکردەوە بێ اختیار لە دەستمدا دەکەوت. هەموو کارەکەمان بەڕێک و پێکی ئەنجامدا و تەرمەکەیان بردە مزگەوت و ڕۆژی دواییش نێژرا. 2 کچی زۆر چکۆلایان هەبوو بە ناوی بەهیە و نەهیە. ڕۆژانە باوکیان دەڕۆیشت بۆ کار و ئیتر کەس نەبوو ئاگایان لێی بێت. زۆر جار من دەچوومە لایەن و ئاگام لێیان دەبوو.
لەوێ بۆم دەرکەوت کە ئەو منداڵانە زیاتر لە مانگێکە نەشۆراون. ناردم لە مەریوان جلیان بۆ دوورین و منداڵەکانم بردە سەرکانی بیان شۆرم. قژیان کە تێک هاڵا بوو بۆم کورتکردنەوە و ئەوجا شۆرد من. دوای ئەوە زۆر نێوانمان خۆش ببوو. کاتێک دەچوومەوە بۆ ئەڵمانە یان مەریوان هەرکە دەهاتمەوە بۆ ناودێ ئەو کچە جوان و چاوگەشانە تا بەردێ بە پیرمەوە دەهاتن. دواتر کە گەورە ببوون کاسێتێک گۆرانیان بە مندا هەڵکوتبوو بردبوویان بۆ دایکم. ئەگادار کراین کە کاک فوئاد لە زیندانی قەسر لە تاران بردوویانەتە بەندی عادی و ئەویش بۆ ئێتراز مانی لە خواردن گرتووە. دیارە زۆر نیگەرانی وەزعی بووین. ڕۆژێک کە عەبەی برام لامان بوو خەبەریان هێنا کە ئەمین و عەبە بچنە سێڕای بیەکەڕا لەوێ ماشینی سنە مەریوان شتێکیان بۆ دێنێت. کاتی ڕۆیشتنیان عەبە کوتی کە زۆر نیگەرانە و ڕەنگە کاک فوئاد شتێکی بەسەر هات بێت. ئێوارێ کە عەبە و ئەمین هاتنەوە زانیمان کە بە خۆشیەوە هیچ نەقەوماوە و ئەوە تەنیا پلانێکی ساواک بووە بۆ ئازاردانی ئێمە. ئیمکاناتی پزیشکی لە دێهاتەکان نەبوو. لەبەر نەبوونی دوکتور و دەوا و دەرمان خەڵک زۆر تووشی مشکڵ دەبوون. لەگەڵ ئەمین و هاوڕێیانی تر بڕیارماندا کە من یارمەتی سەرەتایی وەکو دەرزی وەشاندن، برین پێچان و یارمەتیدانی ژنان لە کاتی زایندا فێر ببم. لە ژێر چاوەدێری هاوڕێیەکمان کە دوکتور بوو فێری ئەو چەشنەکارانە بووم کە بەڕاستی بۆ ئەو سەردەمە ئێجگار سوودی هەبوو. چۆن دکتور جعفەرم ناسی. ماجدی برام لە ئەنیستیتۆی تەکنۆلۆژی تەورێز دەرسی دەخوێند و چالاکی سیاسیش بوو. ئەو کات تەقریبەن هەموو کوردە سیاسیەکان یەکتریان دەناسی. ماجد زۆر هاوڕێی تازەی پەیدا کردبوو. یەک لەوانە جعفەری شەفیعی بوو. ماجد لەگەڵ ئەو عارفی نادری هاوماڵ بوون. عارف هاوڕێی دەورانی دەبیرستانی ماجد بوو، زۆر پێکەوە تێکەڵ و نزیک بوون. پەیوەندی ماجد لەگەڵ دکتور جعفەر بوو بەهۆی ئاشنایەتی من لەگەڵ ئەو. بەم جۆرە ئێمە لە تەورێز لەگەڵ یەک ئاشنا بووین. جعفەر ساڵی 1330 هەتاوی واتە 1951 زاینی لە بنەماڵەیەکی ئاینی و خوێندەوار لە بۆکان لەدایک بووە. هەر لە دەستپێکی گەنجیدا بیر و فکری سیاسی پەیدا کردبوو. ساڵی 1349 هەتاوی واتە 1970 زاینی خوێندنی پزیشکی لە زانکۆی تەورێز دەست پێ دەکا. لەوێ وردە وردە تێکەڵاوی پەیدا دەکا لەگەڵ جوڵانەوەی خوێندکاران و هەروەها بۆ زیاتر ئاشنابوون لەگەڵ خەباتی سیاسی چالاکانە هەوڵ دەدا. لەوێ لەگەڵ بیرروبۆچوونی مارکسیستی زیاتر ئاشنا دەبێت. لە تەورێز لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵە کە یەکیان ماجد دەبێ ئاشنایەتی پەیدا دەکا و ئیتر هەڵسوڕانی خۆی لەگەڵ ئەوان گرێ دەدا. جارێک من و ئەمین چووینە تەورێز بۆ لای ماجد. دوای چەند ڕۆژێک کە دکتور جعفەر بۆ سەردان چبووەوە بۆکان دێتەوە تەورێز. ماجد پێشتر باسی بۆ کردبوون کە ئەوان تەنیا هەر هاوماڵ نین بەڵکو هاوڕێی سیاسیشن. ئەو ڕۆژەی کە قەرار بوو جعفەر بێتەوە ئەمین کراسێکی ئەوی لەبەر کردبوو. من نیگەران بووم کە ڕەفیقەکەی ماجد بێتەوە و ئەوەی پێخۆش نەبێت. فشارم بۆ ئەمین هێنا کە کراسەکەت دەربێنێ. ئەمین بە پێکەنینەوە کوتی مەگەر ماجد ناڵێ ڕەفیقین، ڕەفیقی ماجد ینی ڕەفیقی ئێمەش. ماجدیش کوتی با بیبینن خێرا شەیدای کەسایەتیەکەی دەبن، ئەم ڕەفیقەی من تاقانەیە. قسەکەی ماجد ڕاست بوو. بەڕاستی دکتور جعفەر تاقانە بوو. زۆر زوو پەیوەندی گەرم و گۆڕ لە نێوانماندا پێکات. هەمومان زۆر حەزمان لە قسە و باسی سیاسی و خوێندنەوەی کتێب و نووسراوە بوو. زۆر شتمان پێکەوە دەکرد. چەند جار پێکەوە چوون بۆ کتێب فرۆشی شەمس. خاوەن کتێب فرۆشیەکە کەسانی سیاسی خۆشەویست و زۆر یارمەتی دەکردن. ئەو دکتور جعفەر و ماجدی دەناسی و کاتێک کتێبی تازە و بەتایبەت شتی قاچاقی بۆ هاتبایە لە پێشدا ئەگەر مشتری بووایە بەڕێ دەکردن و پاشان زانیاری لەسەر کتێبە تازەکان پێدەدان. لەبەر ئەوەی کە ئەوان خوێندکار بوون کڕینی کتێبەکان لە ئەستۆی من و ئەمین بوو. ئەو سەردەمە کەسانی ڕووناکبیر و سیاسی زۆریان حەز لە کتێب نووسراوە شانۆ و سینەما بوو. لەوێ بۆ چەند فیلم و شانۆ چوین.
لە نێوان خۆماندا خوشکوبراکان خەرجی ماجید لەسەر من بوو لەوە بەدووە پارەی زیاترم بۆ دەنارد. ئیتر ماجید بە تەنیا نەبوو، دوو هاوڕێی ترمان لەوێ بوون و زۆرترین مەسرەفی ئەوان بۆ کاری سیاسیان بوو. هەموو جارێک دکتۆر جعفەر بە شۆخی دەیکوت کەمیەت شەرت نییە، کەیفیەت شەرتە و ئەوە نییە ئێمە دەتوانین شتی زۆرتر بکڕین. شوێنی کار و هەڵسوڕانی من و ئەمین لەگەڵ هاوڕێیانی تەورێز زۆر فەرقی بوو. ئێمە مامۆستا بووین و لەناو خەڵکی چەوساوە و زەحمەتکێشی دێهاتی مەریواندا چالاک بووین. ئەوان لەناو ڕۆشنبیر خوێندکار کرێکار و زەحمەتکێشی تەورێز کاریان دەکرد و هەڵدەسوڕان. ئەگەرچی لەبەر نەهێنیکاری باسی نەدەکرا، بەڵام لە ڕاستیدا هەمومان پەیوەندیمان بە یەک ڕێباز و یەک ڕێکخراوەوە هەبوو. بیرروبۆچوون و شێوەکارمان یەک بوو. زۆر زوو دەرکەوت کە هەمومان پەروەردەی یەک سیستمی فکرین و هەمان بۆچوون و شێوەکاری سیاسیمان بوو کە بە فعالیەتی سیاسی جەماوەری دەناسرا و لەگەڵ کاری ڕێکخراوەکانی تر جیاوازی هەبوو. ئەو شێوەکارە هەل لە سەرەتاوە ڕێبازی هەڵسوڕان و تێکۆشانی کۆمەڵە بوو. دکتۆر جعفەر هاوینان وەک کرێکار لەناو کرێکارانی کارخانەکانی ماشینسازی و تەراکتۆرسازی تەورێز یان لەناو کرێکارانی فەسڵی کە لە کوردستانەوە بۆ کاری کوورەخانە هاتبوونە ئەوێ هەڵدەسوڕە. دواتریش وەک دکتۆر لە شار و دێ لەکن ئەو نەخۆشانە بوو کە فەقیر بوون و بۆ چارەسەری نەخۆشیەکەیان توانایی ماڵیان نەبوو. لە تەورێز ماڵەکەی پڕ بوو لە نەخۆش و بەو ئیمکاناتە کەمەی کە بووی بۆ چارەسەری نەخۆشیەکەیان یارمەتی دەکردن. هاوڕێیەتی من و دکتۆر جعفەر پەرەی دەساند و پەیوەندیەکی نزیک لە ناوماندا پێکات و بەردەوام یەکمان دەدی. ئەو سەردانی مەریوانی دەکرد و دەهات بۆ دیداری ئێمە و لەوێ لەگەڵ هێندێکی تر لە هاوڕێیانمان ئاشنا بوو. ئەو ئینسانانەی وا خۆیان هەڵسوڕا و کۆڵ نەدەرن تین و توانا بە چالاکانی سیاسی دەبەخشن. ئەمین و جعفەر کەسایەتیەک بوون کە یەکتریان کامەڵ دەکرد. هەردووکیان ئیمانیان بوو بە کارەکەیان و تامەزرۆی ڕزگاری کرێکاران و بێبەشان بوون و لەم ڕێیەدا حازر بە هەموو چەشنە فیداکاریەک بوون. تایبەتمەندی شەخصی ئەوان زۆر لێک دەچوو. هەردووکیان شاد و بەزەوق و زۆریش ئەهلی ئەدەب، موسیقا، شێعر و گۆرانی بوون. زۆرێک لە گۆرانیەکانی ناوچەی مەریوان شێعر و هۆنراوەی هەورامی تێدایە. دکتۆر جعفەر هەوڵی دەدا هەورامی فێر بێت و لێیان حاڵی بێت. ئێمەش بەردەوام دەچوین بۆ لای دکتۆر جعفەر. سەفەرێک لە بۆکان ئێمەی برد بۆ ماڵی خۆیان. لەبێ بۆم دەرکەوت چەندە جیاوازی فەرهەنگی زۆرە لە بینی ناوچە و شارەکاندا. ئەو سەردەمە بە تایبەت لە هاویناندا هەمیشە هاوڕەکانمان کوڕ و کچ داهاتنە ئەڵمانە و هەروەها کچانی خزممان دەهاتن و بە مانگ لە ماڵی ئێمە دەمانەوە. ئەم هاتوچۆیانە زۆر ئاسایی بوون و دیارە ئێمەش هەر بەو شێوەیە دەچوینە ماڵی ڕەفیقەکانی خۆمان. لە بۆکان هەمویان پێیان سیر بوو کە من چووم بۆ ئەوێ.